سڵاتان لەبێت ئەیزان و خۆشەویستان لە ئەڵلقەیەکی دیکەی سپیکاست. سپیکاستی ئەم جارەمان تایبەت کردووە بە تاوانەکانی کوشتن و خۆکوژی. تاوانەکانی کوشتن و خۆکوژی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە لەگەڵەوەی کە حکوومەت ئامارەکان پیشان نادات، بەڵام لە ڕێگەی میدیاکانەوە دەبینین کە تاوانەکانی کوشتن و خۆکوژی زۆر زیادی کردووە. باشە خوێنی ئینسانێک هێندە بێبایەخە کە لەسەر کۆمەڵێک بابەتی زۆر بچووک بکوژرێت. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری کاگیادگار ئیسماعیلمان کردووە، توێژەر و چارەسەرکاری دەرونی. کاگیادگاری خوا بەخێر بێت، تەندروستی چۆنە؟ باشی شکر، یەخوا باش بین ئینشاءالله. سەلامەت بی، زۆر سپاس. کاگیادگار با سەرتا لەو دەست پێ بکەین، پێمان بڵێیت لە ڕووی دەرونیەوە کوشتن و خۆکوژی چییە؟ زۆر سپاس دیدم خەنجارێکی دیکە سڵاو بۆ جەنابەت و بۆ بیسەر و بینەرەکانتان، سوپاس بۆ بایەغدان بەم بابەتە کە بەداخەوە چەند ڕۆژێکە و لە ماوەکانی ڕابردووش ئامارەکانی کوشتن و خۆکوشتن جگی تێبینی بۆ ڕوێن هەڵکشان کردووە. لە ڕاستیە لە ڕووی زانستیەوە دیدەم خان بابەتی خۆکوشتن ئەگەر بەوە دەست پێ بکەین کردەوەیەکی دەستکردانی مرۆڤ بەرامبەر بە خودی خۆی ئەنجامێدا کە زۆر جار لە ئەنجامی سەر نەکەوتن لە قۆناغێکی ژیاندا بێ ئومێد بوون، بێ هیوایی یا زۆر جار پێوەستەکرێت بە هەندێک کێشەی دەرونی و کۆمەڵایەتیەوە. ئەم بابەتە بۆ کوشتنیش ڕاستە، واتە بکەری ڕووداوەکە کاتێکەوە کەسێ بکوژێ زۆر جار پێوەستەکرێت بە بیرکردنەوەیەک هەستێک واقعێک بارودۆخێک کێتە پێشەوە. کەسەکان زۆر جار ڕەنگە بێ ئومێد بوو بنیاڵە ئینفعالم کرد و تووڕەبوونە یا کێشەیەکی کۆمەڵایەتیە نەخۆشی دەرونیەکانەوە زۆر کێشەی دیکەی ئابووری و سیاسی و خێزانی کە ڕەنگە دواتر لە هۆکارەکانە حتمەن باسێکین. بەڵام گوتم کە بە شێوازێکی زانستی ئەوەی کە باسی لێوە کراوە بۆ خۆکوشتن وە کوشتن ئەم دوو چەمکە پێناسەی تایبەتمەند بخوان هەیە کە پەیوەستکراوە بە بیرکردنەوەی کەستێک بارودۆخێک واقعەکێتە پێشەوە. کەسەکان هەندێک جار هەست بە تووڕەیی بێزاری سەر نەکەوتن، نەبوونی ئومێد، هیوایە تۆڵەسەندنەوە و زۆر هۆکاری دیکەشکە ڕووداوەکە ئەنجامەدەن. باشە کاگیادگار، لە ڕووی دەرونیەوە دەتوانرێت کەسێک بناسرێتەوە کە هەوڵی خۆکوژی بات یا هەوڵی کوشتنی کەسێک بدات؟ دەسەکانە خۆش بەدیدەم خان پرسیارێکی بەجێ ڕەنگەمە لە هەندێک کەس تێبینی بێ بڵە چۆن کەسێک بناسیینەوە بە چیاریانە مەسەرەن کە بێ خۆی بکوژەیە کەسێ بکوژێ. بەدڵنیای خۆشبەختانە باوا بڵێم لە سەدا هەشتای ئەو کەسانەی کە ئەیانەوێ بیرۆکەی خۆکوژیانە یا کۆتایی بە ژیانی خۆیان بێنن 80% ئەناسرێنەوە. ئەناسرێنەوە بەڵام بەچی چۆن هەستی پێ بکەین بۆ منە کاتێکمە کەسێک لەنێو ئەندامی خێزانەکەمان لە شوێنی ئیشەکەمان یان لە دراوسەیەکمان لە ئەو شوێنەی کە تیا کارەکەین بۆ نمونە چۆن بزانین ئەم بیرۆکەی هەیە پلانی خۆکوژی داناوە. زۆر جار هەندێک لە ئاماژەکان دیدەم خان ئاماژەی زارەکەین، واتە کەسەکە بە قسە ئەیدرکێنێ کە ئەوێ خۆی بکوژێ یا کەسێکی تر بکوژێ بۆ نمونە. زۆر جار هەندێک مستەڵەحەیە بەکاری هێن کە ئەڵێن بەخوا ژیان خۆشیتیان نەماوە، مردن خۆشترە، خۆزگە لەبەر دینەکەم نەبووە خەڵک دەستم بچوە خۆم کوشتای بۆ نمونەواتە بە جملە بەڕستە ئەم قسانە ئەڵێن. بۆیە زۆر جار ئێمە ئەڵێن تکاکەین لە گروپی هاوڕێیان لە ئەندامانی خێزان لە شوێنی ئیشەکەت هەرگیز نابێت وشەی خۆکوشتن یا کوشتن بەگاڵتە جاڕی وەربژیرێت. ئەگەر کەسەکە لە هەر واقعێک بارودۆخێکا بوو بە هیچ جۆرەك نابێت بڵین. خەڵکمانە دیدەم خانجاری واڵێت تۆ وازی لێ بێنە مەسەن هەرزەکارێکە تووڕەبواڵێ خۆم بەکوژم لای باکو دایکی زۆر جار من بینی و ماڵێ بڕۆ تۆ هەروانیەوە دەجاری کەوتوتە بەڵام ئەو پیاوەنی ئەوەنی دەستی مەگرە بەڵام لە ڕاستیان نابێ هیچ کات جێگە گاڵتە جاڕی بابەتی کوشتن و خۆکوشتن. وە گوتمان هەندێک لە ئاماژەکانی ئەناسرێنەوە کە کەسەکە پێوە دیارە ئەڵێ ژیان خۆشیتیانەماوە مردن خۆشترە، خۆزگە دەستم بچوایە خۆم خۆزگەم بە فڵان کەس کە مرد بۆ نمونە. هەندێک لە ئاماژەکانش دیدەم خان نازارەکەین، واتە کەسەکە بە زمانی جستە یا بەو هەڵسو کۆتانەی ئەنجامێدا پێوە دیارە کە ئەوێ خۆی بکوژێ یا کەسێکی تر بکوژێ. بۆ نمونە زۆر جار چەک لە خوان کۆکەنەوە، واتە کەسەکە تۆ بێ جێگەی تێبینی بێت ئەندامی خێزانەکە لەناو هاوڕەکان تا ماوەیە کە سەلامت بۆ ئەڕادێ بەڵام لە پڕەکە چۆ دەمانچێشی کڕیوە. ئەمە جێگەی تێبینیە کە لە کاتێکە پەیوەندی بە ئیشەکەیوەنێ بۆ نمونە ئامێری بڕەر و چەقۆ و نازانم کۆمەڵە شت لە خوان کۆکەنەوە. خەڵک هەیە بۆ نمونە داو و دەرمان و حەپ و هەندێک شت کۆکاتەوە، حەبلێک پەتێکی داناوە کە جێگەی تێبینێ ناو خێزانەکەتە هەرزەکارێکەوە گوتم لە شوێنی ئیشەکەتە کە بۆ هەڵواسین خۆ هەڵواسین بەکاری بێنن. بۆیە ئەکری ئەمانش ئاماژەیە بن کە بناسرێتەوە کەسەکان. بۆیە دیدەم خان و گوتم بەشێکی زۆر لە 180 ئەناسرێنەوە کەسانە و هەندێکی شەیە 20 لە 100 ناناسرێتەوە. یەکسەر بیرۆکەکە و پلان و جێبەجێکردنەکە کە سێ قۆناغ ئێمە زۆر جاڕین بۆ خۆکوشتن یا کوشتنی کەسێکی دیکە
واتە یەکەم جار بیرۆکەیە بە مشکات دێ خۆم بکوژم نەکوژم فڵان کەس بکوژم نەیکوژم چی بکەم تەنیا بە بیرۆکەی دووەم جار پلانی بۆ دانێ کەسەکە یەت پلانت دانێ زۆر باشە من ئەمێ خۆم بکوژم بۆ نمونە بە حەبلێ پیاکەم دەرمان پیاکەم چەک پیاکەم نازانم چی یا فڵان کەس بکوژم بۆ منە قۆناغی سێم جێبەجێکردنی پلانەکەیە واتە 20% یەکسەر پلانەکە جێبەجێکە ئاشکرای ناکا بۆ دەوروبەرەکەی بەڵام 80% ئەناسرێتەوە بۆیە دیدم خەڵ منەوە بڵم کە بە جەنابەت بینەرەکانمان تکایە لە هەر شوێنەکە لە نێو ئەندامی خێزانەکەتە هەرزەکارێکە لە شوێن ئیشەکەتە کەسێکە ماندووە کەسێکە لەم دۆخەیە بێپارەیە ناڕەحەتە شتێکێتە پێشەوە هەڕەشەی کوشتنی کردو ئەڵێ منە بێ خۆم بکوژم باشترە تکایە ئەبێ ئەم بابەتە بە جددی وەربگیرێ لە بەشی کۆتایی بەرنامەکە باسیەکەین کە چی بکەین چۆن سەیفتی پلان و پلانی سەلامەتی بەم کەسانەدا بنین بەڵام مەرحەلەی یەکەم ئەوەیە کە ئەبێنە هێنی پارێزی لەم بەشاتێک بشکێنین کەسە نزیەکانی ئاگدار بکەینەوە تاکو چاودێری بۆ دابنین چونکە دیدەم خان ئێمە وەکو ئەخلاقی پیشەیە ئەو کەسانی کە لە بواری سایکۆلۆژی شەکەین شتێکمانەی پێوترێنی هێنی پارێزی باشە دیدەم خان هاتووە لەگەڵ منە دانیشتوین کەیسێکە کێشەیەکمانەی باسمان کردو بنەمای ئیشەکەوەی مەڵم دیدەم خان ئەم شتانی کە باسێکی دڵنیا بە هەمووی هێنی پارێزی هیچ کەس نازانێ تەنیا من و خۆت و خوای گەورە ئەزانین بەڵام ئەگەر هاتوو ئەم کەسە بیرۆکەی خۆکوژی یا کوشتنی کەسێکی تر هەبوو یەکسەر نهێنی لەو کاتەیە ئەشکێ پێویستە کەسە نزیکەکانی ئاگدار بکەینەوە بۆی کە نەگاتە ئەوەی کەسەکە خۆی بکوژە یا کەسێ بکوژێت چونکە ئێمە دایما ئەڵێین ژیانی ئینسان لە هەموو شتێک گرنگترە ئەم دنیا بەم گەورە و گرانی بۆ خزمەتی ئینسان دروست کراوە هیچ شتێک ئەوە نە بایەخ و بەهای نییە کە ژیانی خۆت کۆتایی پێبێنی یا ژیانی کەسێکی تر کۆتایی پێبێنی و هیچ کاتێکیش بێگومان کوشتن خۆ کوشتن ڕێگە چارە نییە قسێکی جوانی وەزان فەرهاد پیرباڵە لە یادم بەدیدەم خان ئەڵێ ئامارەکانی جەنگ هەمووی درۆن فیشک تەنیا یەک کەس ناکوژێ بەڵکو بەدایان کەس دەکوژێ بۆیە کاتێک تۆ کەسێکە کوژی هەرو کەسەیە کە مناڵەکەی بێباوکە بێ دایکی جەرگ سوتاوە بێ خوشک و براکانی بە هەمان شتێوە بەدەیان کەس لەو عایلە و لەو ناوچەیە سەرگردانە بێ بۆیە هەموو چاوەکانمان لەسەر ئەوەیە کە هۆشیاری زیاتر بڵاوکەینەوە بزانین چیە هۆکارەکان بناسیینەوە و دواتریش بێگومان بزانین کە چی بکەین بەڵێ باشە کاک یادگار هۆکار چییە کەم هەموو تاوانی کوشتن و خۆکوژیە لە هەرێمی کوردستان ڕوو ئاات بەڵێ ئەزانی چۆنە هۆکارەکان لە ڕاستیە جیاوازن دیدەخان ینی هەندێک لە هۆکارەکان زۆر جار ئەوەی کە لە کوردستان گوزەرەکە زۆربەی شتەکان پێویست کراوە بە نەخۆشی دەرونیەوە منمێ دەکەمەوە بڵاو بێتەوە ئەم بەشە بەجێدا بنین ئەڵێن ئەگەر نەخۆشی دەرونی زمانی هەبووە هاواریە کرد ئەوت کاکە بەخوا من نیم هەرچی کوشتن و خۆکوشتن ئەی بنە پاڵ نەخۆشی دەرونی ینی کەسەکە ساغ بووە شتێک ڕوویداوە کێشێکی کۆمەڵایەتی ئابووریە فەزاحەتێکە کەیسێکی ئەخلاقیە بەڵام بۆ ئەوەی کەوەکو لەکەیەک بۆ خودی ئەو کەسێکە عملەکەی کردو یا بنە ماڵەکەی دەرنەکەوێ یەکسەر نەڵم کەسە نەخۆشی دەرونی هەبووە لە ڕاستیە من بۆ ئەڵم نەخۆشی دەرونی زمانی هەبووە هاوارێکی وت بەخوا من نیم چونکە یەک دنیا هۆکارگەلی ترمان هەیە کە هۆکاری کوشتن یا خۆکوشتنە ئەکرێ بەشێک لە هۆکارەکان بێگومان نەخۆشی دەرونیەکان بێ ئەو کەسانی کە خەمۆکیان هەیە مەسەرەن بیرۆکی خۆکوژیان زۆرە بۆ نمونە یا لە نەخۆشی دەرونیەکانی تر لە بەشییانە ئەکرێ هەبێت بەڵام بە شێوازیشی گشتی کۆمەڵی هۆکاری ترمان هەیە کاکرێ هۆکار بن بۆ کوشتن یا خۆکوشتن هەندێک جار کێشە کۆمەڵاتەکان کەستا لە هەرێمی کوردستان بەداخەوە ڕەنگە زۆر بن لە ئاستێکی زۆرا بێ جاری وا هەبووە بۆ نمونە بەهۆی کێشێکی کۆمەڵایەتی لەسەر چوزانم زەویزارە لەسەر قەزی شەرف بووە لەسەر هەموو ئەو ناوانی کە خەڵک خۆی ناوی لێناوە یاخود بەواقع و بەڕاستی هەبوون خەڵک پەنای بردوبەر تۆڵ سندنەوە و بەشێ لە هۆکارەکە ئەوە بوو کە کەسێکیان کوشتۆ یا خۆی کوشتەوە کەسە تۆڕە کۆمەڵاتەکان و سوۆشال میدیا ئەم بابەتانە ئێستا ئەعلام بە شێوازێکی گشتی لە بەشێکی ڕەنگە ڕۆڵێکی باشی نەژێڕابێت جاریوە هەبووە بە تایبەتی لە قۆناغی هەرزەکاران یا لای هەردوو ڕەگەز بە شێوازێکی گشتی جاریوا بەهۆی بڵاوبوونەوەی وێنەیەکی نشیا بەهۆی ژیرانی نامێک لە بینی دوو کەسا بەهۆی هەر قەزەیە کە تۆ ناوێنەی کەسەکان یەکسەر پەنان بردوتە بەر خۆکوشتن کە لە کاتێکا بێگومان ئەمە شارەسەری دیگە هەیە کە خۆکوشتن شارەسەری ئەمەنێ دۆخی دارایی لە کوردستانە بێگومان بەشێکە لەم بارودۆخە بەم ساتێکی مە قسەی تیاکەین کە بارودۆخی موچە لە بارێکی خراپدایە هەموو ئەمانە کاریگەری نەرێنی لەسەر خەڵک دروست کردووە کە جۆرێ لە بێهیوایی بێئومێدی بۆ دروست بێ ئامانجەکانی گۆڕانکاری بەسەرا بێ کە بیرۆکەی خۆکوشتن یا کوشتنی خەڵکی تری بۆ دروست بێ هەندێک جار دیدە خان بابەتی سەروەری یاسا لە هەرێمی کوردستانە خەڵکێکە بۆ من بە ئەزمموی ئیشی خۆم بینیومە کە بێئومێد بووە لە وەرگرتنەوەی حەق و مافی خۆی لە دادگا بووە لە شوێنەکە بۆ بووە بە ناچاری پەنای بەر تۆڵەکردنەوە کە لە ڕاستی ئێمە شەڕێت بۆ ژناین ئەمە شەڕێگەیەکی خراپە بۆی هۆکارەکان جیاوازنەوە گوتم هۆکارمان هەیە هەندێکی ئابوووریە کێشە کۆمەڵایەتەکانە کێشە دەرونیەکانە بە دڵنیایەوە تۆڕە کۆمەڵایەتەکان و میدیا بەداخەوە و هەتا ئێستا بابەتی پێشبڕنامەکە لەگەڵ جەناب باسیەوە ماگرت کە یعلام چۆن مامۆ لەگەڵ ئەم بابەتانە بکە
هەندێک ئیعلام هەیە بەداخەوە هەنگاو بە هەنگاو شتەکە بۆ خەڵک ڕوونەکاتەوە ئەم کەسی ڕووداوەکەی کرد دەمان شکی لێرە هێنا لێ دەرگاکە بەم شێوازە کرایەوە لێرە تەقی لە ماڵەکە کرد لەسەر دەرگاکەوە یعنی وەکو جۆرە لە فیلم و سیناریۆ یەتکە جۆرە لە هاندانی تیا بە ڕەنگە جۆرە لە شەرعێت پێدانی تیا لە ڕەوایەتیدانی پێداوێ بە عملیەکە بۆیە بەداخەوە من پێم وایە کە لە بەشێک لەم بابەتانە ئیعلام و هەندێک تۆڕ کۆمەڵایەتەکان لە بەردون توم عەدلێەوە ڕۆ بۆ سەر قەبران ئەڕۆ نازانم بۆ فڵان شوێن بۆ ماڵی بکوژ و بۆ ماڵی کوژرا و خانەوادە یعنی بەدەیان سیناریۆ چیرۆکە ڕەنگە ڕۆڵی زۆر خراپی ژێڕابێت بۆی هۆکارەکان بە دڵنیایەوە جیاوازن جۆرا و جۆرن لە هۆکاری سیاسی کۆمەڵایەتی ئابووری وەگوتم بابەتی دەرونی و کۆمەڵایەتەکان و هەتا هەندێک جار پەیوەندی هەیە بە کێشە خێزانەکان کە لە بەشێکی ئاماژەم پێکرد کە لە هەرێمی کوردستان ئەویش بێگومان بەرکەوتەی خۆی هەیە لە هۆکارەکانی کوشتن و خۆکوشتن. باشە کاگیادگار لە کۆمەڵگای کوردیە گەشتونەتە ئاستێک کە خوێنی ئینسانێک ئەوەندە بێبایەخ بووە کە لەسەر کۆمەڵێک بابەتی بچووکە لە میدیاکانە ئەیبینین ئەکوژرێن بە کەسێک نا دووسێ کەس لەسەر شتێکی بچووک ئەکوژرێت باش ئەمە چ پاڵنەرێکیان هەیە خۆی بەداخەوەی خان لە ڕاستیە من هەمان بۆ چوونی جەنابتم هەیە کە خوێنی ئینسان ناکرێت ئەوە نەبێ بەها بکرێت لە هۆی لە هەر کێشەیەکی بچووک لە هەر ڕووداوێک لە هەر لەک تێنەگەیشتنێک لە هەر بارودۆخێکێتە پێشەوە پەنابەرین بۆ کوشتن وەگوتم من دووبارەیە کەمە کوشتن تەنیا بە کوشتنی ئەو کەسە کۆتایی نایە ئیتر خۆتی یا بۆ کەسێکی ترە هەنەجار کارەساتەکە لە دوای ئەو دەست پێکا بەداخەوە بۆیە بە بۆ چوونی من ئەکرێت لەم بوارە لە چەند شتێکە ئێمە ئیشکەین یا چەند شتێک بخێنە ڕوو یەکەمیان بابەتی هۆشیاریەکە ڕەنگە هێشتا مشارای خەڵک نەبێ وەکو پێویست تایبەتی لە نێو هەرزەکاران یاخود لە نێو هەندێک ناوچەی دوورە دەست یا لای هەندێک تەبەقە و چینی دیاریکرا و ئەم هۆشیاریە نەبێت کە کوشتن چارەسەر نێ بۆم بابەتە مادە و ئەحکامەکانی کوشتن چییە تۆ کەسێک کوژی چیت بەسەردەیە دواتە چی ڕوئەدا ڕەنگە هەندێک کە بەسەر پێی تێگەیشتۆ بێگومان بۆیە بەداخۆم دووبارێکەمەوە کە هیچ کات خۆکوشتن یا کوشتن چارەسەر نێ بۆم ڕووداوانە هەموو کێشەیەک بێگومان دوو شتە یا چارەسەری هەیە یا ئیداردانی هەیە کێشەیە کاتوتە پێشەوە لەو هۆکارنی کە باسمان لەکرێتتر داراییە کێشی خێزانیە کێشی ئەخلاقی هەرچی تۆ ناوێنی یا ئەوەتە حەلی هەیە بە دڵنیایەوە زۆر جار ئینسان خۆ ڕاوێژەکە مەرجنی هەموو لای خۆت بێ ئەچی بۆ لای کەسێکی پسپۆ ڕاوێژەکەی من زۆر جارجاری وا لە ئیشیکردنێکی خۆمان لە عیادەکە خەڵکە بینم ئەڵێ من زۆر جار بۆن منە پرسیارێکی یاسایم هەبێت چی بکەم چم بۆ لای پارێزەرێک بیناگەمێ دروستکەم نەخشە سازێکم پێویستە چیەکەمە چم بۆ لای ئەندازیارێ زۆر جارێ مەشکە کێشێکێتە پێشەوە کێشێکی دەرونی کۆمەڵایەتی بارودۆخێکە واقعەکە ڕەنگە مەودای بیرکردنەوە عەقڵ و مێشکی ئێمە توانێت چارەسەری هەمووی نەبێت زۆر ئاساییە بکەوینە ڕاوێژکردن لەگەڵ چەند کەسێکی پسپۆڕ لەگەڵ کەسێک لە ئەندامانی خێزانەکەمان لەگەڵ دوو هاوڕێمان لەگەڵ دوو کەسم لە شوێنی ئیشەکەمان بۆ نمونە بۆ ئەوەی کە بە دوای حەلێکا بگەڕین نەک یەکسەر ئۆتۆماتیکی خۆمان ئەو بیرۆکەیە بێتە مێشکمان و کە بڵین لە ڕاستیە خۆمان ئەکوژینە کەسێکی تر ئەکوژین من زۆر جار بۆ کەسانە جاری وا بە خەڵکە بۆ کە بیرۆکی خۆکوژی هەبووە یا بیرۆکی هەبوو کە ئازاری کەسێکی تر بە کەسێکی تر بکوژێ ئێمە هەندێکیشی کلینیکی و عیلاجی هەیە کە ڕەنگە دەریا وردەکاریەکە باس نەکرێت بەڵام زۆر جار من بە نمونەیە گەڵم باشە تۆ بیری لەوە کردوتەوە کە تۆ تەنیا هەر مڵکی خۆنی مڵکی دایکتی مڵکی باوکتی مناڵەکانتی چواردەوردی کەسوکاری مثلا باش ئەی تۆ بیری لەوە کردوتەوانێ بۆ نمونە ئەگەر خۆ بکوژی تۆ ئێمە مسڵمانی و باوەڕدارین تۆ بێ باوەڕەبی باش ئەوە شتێکی ترە چی ڕێگر بۆ لەو شتانی کە تۆ بیرۆکەیە کاتۆ خۆ کوژیا کەسێکی تر کوژی جێبەجێ نەکردووە زۆر جاڵە وەڵاهی کە بیری دایکم ماتۆ تۆ نەمتوانیەوە جێبەجێکەم یا بیری مناڵەکانمێتەوە بیری هاوڕێکی نزیکم ماتۆ بۆی هەندێک تەکنیکێ لەو بەشانەیە کاکرێ زۆر ئیشکا بەتایبەتی لە بابەتی گۆڕانکاری لە بیرکردنەوەکانە ئێمە باوەڕماندەوەیە کە دیدەخان هەمومان تووشی کێشە بینگرفت دێتە پێشەوە بەڵام بێگومان وەگوتم دووشتمانە یا حەلی هەیە یا ئیدارەدانی هەیە بەڵام لە هیچ کام لەو بژاردانەیە کوشتن یا خۆ کوشتیتیانێ بۆی کە لە ڕاستیاوەکو جۆرە لە حەل وەکو جۆرە لە چارەسەر بخینە ڕوو باشە کاگیادگار چەکی بۆ بێمۆڵەت تا چەند هۆکار بە بۆ زیادبوونی ئەم تاوانی کوشتن و خۆکوشیە بەداخەوە خەڵکی باش ئاماژە بەکەی دەخان دەستی خۆش بێت لە هەرێمی کوردستانە هەرچەندە ئێمە پێم وایە بە یاسایی بەدەقیق ژمارەکەم بین لە ساڵی 90ەوە یاسایی چەکداری لە هەرێمی کوردستانە کە تا ئەم ساتەش بەشێکی جێبەجێ نەکراوە بەشێکی ڕێک نەخراوە ڕەنگە پێویستی بە هەموارکردنەوە هەبێکا ئومێد دەکەم و ئیشی یاساییەکان بێ ئەوان باشتر دەزانن بەڵام لەگەڵ هەموو ئەوانە ئێمە هێشتا بە واقعی لە کوردستانە هەیە پێمانەڵێک کە چەک هێشتا لای حکوومەت نیە بەشێکی زۆی لای هێزە سیاسیەکانە لای ڕەنگە لەگەڵ ڕێزم بنەماڵە و خێڵ و عەشرەت و لای ئەمانە بێ لە هەندێک کاتە تەنانەت لای شەخصە ینی شەخصە بۆ خۆی کە نمایشی سەربازی و مانۆڕی سەربازی ئەەکەن لە فڵان حزب لە فڵان شوێن لە حکوومەت لە هەر شوێنێکا با ناوینێنین
بۆی هەموو ئەمانە پێمانەڵێ کە هێشتا لای هەندێک کەس ڕەنگە ئەم بیرکردنەوەی هەبێت کە چەک وەکو جۆرێک لە هێمایەک بێ بۆ تۆڵەکردنەوە و بۆ خۆپاراستن و بۆ ئێمە ڕێز لەوەژە گرین لە ڕاستیە لە دەستگا ئەمنیەکان و لە یاسای حکوومەتداری هەر پێویستە لە هەندێک شوێنە بۆ هەندێک بارودۆخ و حاڵەت بەڵام ئێمە ڕێژەکەمان زۆرە ئێمە گرفتەکەمان دی دەخات هەندێکجار لە چکی بێمۆڵەت نیە لە چەکی بەمۆڵەتیشە خۆوانی کە هەندێک لەو تاوانەکانیان پێ ئەنجامەدرێ بەداخەوە ناو هێزانامنیەکان ئەبوو چەکی بەمۆڵەتە یای براکەی بەکارهێناوە ئی هاوڕێکەکەی نازانم هەل لە ناو خودی دەستگاکان جاریوە هەبوو ئەم شتە هەبوو بۆیە لە هەم چەکی بێمۆڵەت چەکی بەمۆڵەت هەم ئەو چەکە زۆرەی کە هەبوو بەداخەوە خەڵکەیە وەکوتم لای هەندێک لەوانە هێمای شانازیە لە کاتی حملەی انتخابات تا چەک بەخشراوەتەوە هەموو ئەمانە ڕۆڵێکی زۆر خراپی ژێڕاوە کە ڕێژەکە لە هەرێمی کوردستانە زۆر بووە دیاردەی چەکداری بەداخەوە لەگەڵەوەی کە من باوەڕم وا بوو لە بڵاوکردنەوەی حملەیەکی بەخۆتی ڕۆشنبیری و کۆمەڵە گۆڕانکاری کە ئەم بابەتە کەم بکرێتەوە بەڵام بەداخەوە تا ئێستا شەر زۆرەوە گوتم جاری وە هەبوو لە کاتی حملەی انتخاباتە چەک بەخشراوەتەوە ئەمانە کارەساتە من ئومێد دەکەمانە بەشێکی بەیاسا ڕێک بکرێتەوە بەشێکی بە هۆشیاری خەڵکە چەک بەڕاستی چارەسەر نیە بۆ ئەم بابەتانە و مەترسیشە بەڕاستی لە هەر لە حەزەیەکە ئینسان هیچ کەسمان ناتوانین دینەکان زەمانەتی خۆمان بکەین کە لە لەحزەیەکی ئینفعال و تووڕەبوونە هەڵچوونە ئەگەر چەکێکی لا بێ بڵی من ئەو شتە ناکەم بۆیە باشتر وایە کە نەبێ بەڵام کە هەیە گریمان کەسێکە چەکی بەمۆڵەتە هەتا ئێمە زۆر جار لە کۆنتترۆلی تووڕەبوو نادیدەم خانەڵین و کەسانێک کە تووڕابن باشە چکە زۆربەی زۆری من جاریوە کەیسم بینی واڵە وەڵڵاهی دکتۆر مامۆسا بە هەمووی دوو دەخە بۆ خۆزگە خۆم پێ کۆنتترۆل بکرا هەر بەڕاستی جوایە لیڤڵی تووڕەبوون زۆر جارێ ماوەی نەگەر و شەپۆ لێ وابێ هەمووی دوو سێ خولەکێکە خانە کاچێتە کۆتایی لوتکەکە و یێتەوە خوارە وردەوردە بەس ئایا تۆ لەم دوو دقەیە چیەکەی چووی بۆ چەکەکە چووی بۆ چەقۆکە چووی بۆ نازانم چی بۆی کە بە خۆت یا بە کەسێکی تر بەکاری بێنی یا ئەوەتە لەو لە حەزەیە هەندێک تەکنیک گشتی تر هەیە کە ئاڕۆی بۆ نمونە ئاڵین باشە لەو دوو دقەیە بیری کەسە ئازیزەکانە بێتەوە بیری ئەوە بێتەوە کە کوشتن خۆ کوشتن حەل نیە خۆت بە شتێکی شوێنەکە جێبێڵە ئەگەر بە پێوەی پاڵکەوە مەسەلەن خەڵکی باوەڕی بە لایانی ئاین و باوەڕداری هەیە لەم نەچم دەستنوێژەکەم دوور کات نوێژەکەم زۆر باشە بم پیاسەیەکەکەم لەگەڵ مناڵەکان ئەچم بۆ پارکێک وەرزشێکەکەم زۆر تەکنیکەیە کە لەم لەحزە بۆی ئەم بیرکردنەوەمان نابەرێ کە بابەتی تۆڵەکردنەوەی بە چەک بۆیە بەداخەوە ئەو چەکداریە زۆری کە لە هەرێمی کوردستانە هەیە هەتا بە ژمارەی مۆزەفین و ئەوەش دیارە کە ئێستا کێشێکی قوڵە لە کوردستانە ئومێد دەکەمی تر لە دواتر ئەم بابەتانە بەشێکی بەیاسا حەل بکرێ بەشە زۆرەکەی تریشی بێگومان بە بڵاوکردنەوەی هۆشیاریە بەوەی کە بزانین چی بکەین بۆ کەمکردنەوەی ئەم بابەتە و چەک چارەسەر نییە و چارەسەری دیکەمان هەیە یا بە حەلی کێشەکە یا بە ئیداردانی کێشەکە بەدڵنیەوە ڕاستە باشە کای گادگار کاتێکە کەسێک خۆیە کوژێت لە ڕۆی یاساوە چۆن مامەڵە لەگەڵ دۆسیەکەی ئەکرێت ئایا هیچ کات هەبووە کە کەسێک کە خۆی کوشتووە پاڵنەرەکەی کەسێکی تر بوو بێت و دەستگیر کرابێت و دادگای کرابێت ئەزانی دیم خانەوە لە ڕاستیە من یاساینی بەوردی ناتوانم وەڵامی ئەوم بەڵام ئەوەندی کە سەرۆکاری ئیشەکە لەگەڵیان تێکەڵ بم بێگومان ڕەهەندی جیاوازی هەیە زۆر جارەوە دادوەرە بەڕێزەکان خۆیان نەزانیە ئەوەی کە لە لێکۆڵینەوەن لە پۆلیسە لە ئاسایشە لە هەردا مەزراوەیەکە بەپێی ئەو کەسانی کە پێویستن چێ پاڵنەر بۆ چێ چکە مادەی جیاوازمان هەیە بۆ منە 405مان هەیە 6مان هەیە 408 ئەوانەمان هەیە بەهاندانە بۆ خۆ کوشتن هەر یەکێک لەوانە بڕگە و ئەحکامی تایبەتی خۆی هەیە کە چۆن جێبەجێ ئەکرێت بەڵام ئەگەر یاسا مەبەستی بێ یا ئەو دادوەرە یا کەیسەکە وابێت خۆی لە ڕاستی هەر سروشت و ئوسوڵی ژەبێ وابێ هەموو وردەکاریەکە هەیە کە چێ پاڵنەری ئەم ڕووداوە بۆ مەسەرەن چێ جێبەجێ کار بووە چێ هاوبەش بووە چێ گەێنەر بۆ لە ڕووداوەکەیە هۆکارەکان چی بوون جاریوە خەڵکەڵێ من بە بیانی تۆڵەسەنەوە بۆی قەزی شەرەفە بەهۆی کۆمەڵی شت بەخۆیان دروستەکەن بەڵام یاسا حەلی بۆمانە هەمووی داناوە بەس بەداخەوە دووسێ شتەیە ڕەنگە بەربەز بێ لەم بابەتە یەکەمیان مەسایلی یاسای لێبوردنێکی شتێ جاریوە هەبووە خەڵکێ ینی کەسێکی کوشتووە بەڵام چووە ئاشتەوایی کۆمەڵاتی کردو لەولاوە لێبوردنێک کاتۆبەری کەوتووە لە 20 ساڵ حکومەکەی بۆ بە 5 ساڵ زیندانە بۆ هاتوو دەرەوە جاری وا هەبوو کەسەکان خەڵکی تریان بەکارهێناوە چون گەنجێکیان بەکارهێناوە کە لە خوار 18 ساڵە بۆی سزای سێدارە وەرنەگرێ ئەو بۆ وەڵامەکەی جەناب بەکاریان هێنا بۆی حکمێکی کەم بێ وتوان دواتە ئیش بۆکەین تۆ ئازاد ئەبی بۆیە جاری وایە تەسەوڕەکەم هەندێک تەکنیک و فێڵ هەیە لەم بەشایە بەکار بێ ئەوانەی کە بەداخەوە ڕەنگە چەند جارە ئەم تاوانانیان دووبارە کرد بێتەوە ئەم کردوانیان دووبارە کرد بێتەوە و خاڵێکی تر لە ڕۆی ئاساییەکەوە لە بابەتی سزای سێدارە دیدەنخان کە لە هەرێمی کوردستان نزیکەی 20 ساڵ زیاتر ئەم یاسایە جێبەجێ ناکرێ خەڵکانێکی زۆر هەیە جاری وە هەبوو بەڕاستی زۆر قەزی ئابڕوو بەرانە بووە ینی زۆر کوشتنیشی قێزەون هەبووە کەیسەیە
تۆ تەسەورەکەی من کەیسم بینی و جاریوە هەبە بە حکمی ئیش و کارکردنمان لە بواری ئیشی خۆمانە کەیسە بووە 15 سزای سێدارەی هەیە یعنی 15 کەسی کوشتۆ بۆ نمونە بۆ نمونە قەزەیەکە بۆ گەر بیرتان بە چەند ساڵە پێش ئێستاوانی ڕێگەی بەغا شۆفێری تەکسی و هەندێک خەڵکیان ڕوود کردوتەوە نازانم چیان لێ کردوەوە تا پێم وابێ قەزیەکانی نزیکەی 15 قەزی زیاتریش بیانی 15 حکمی سێداری هەیە بەڵام جێبەجێ ناکرێت دانیشتووە و حکومت بە خێویەکات و لە هەندێک حاڵەت و بارودۆخە و هیچ مەسیرێکیشی ڕوونێ بۆی ئەم بەشێکن لە کێشەی یاسایی کە بێ حل بکرێ بەڕای من چونکە نەبێتە جۆرە لە تەشجیع و هاندان بۆ کوشتن و بۆ خۆکوشتنی خەڵکی تر و خەڵکیش ئەوەی کە ستەمی لێکراوە عادەتی هەر سروشتی شەکەوە و حەزی ژەکا کە تۆڵەکە بە چاوی خۆی بینێتەوە بزانە یاسا حەقی بۆ وەرگرتەوە لەکوێ مافی بۆ ژێڕایەوە لەو تاوانی کە بەرامبەری کراوە کاک یادگار زۆر جار لە کۆمەلگای بیستین ئەڵێن بەهۆیەوەیە کە یاسا ڕێشۆنێکی ئەوەندە توندی نەگرتووەتە بەر بۆ تاوانباران بۆیە وەکارەکان زۆر بوون تاوانەکان زۆر بوون. زۆرە لە کۆمەلگاڵێن ئەو کەسانی کە تاوانبارن لە زیندانەکان ئەمێننەوە حکوومەت بە خزمەتیانەکات بۆیە تاوانەکان هێندە زیادی کردووە ڕاستە ئەنی چۆنە ئەمە؟ وڵی خۆی بەداخەوە بەشێکی ڕەنگە ڕاستی بێ واقع کە ئەو کەسانی ئەچەند ئێمە باوەڕمان بە مافی مرۆڤەیە بە ئەوە هەیە کەسێک ئینسان قابلی هەڵەیە مەسەرەن لە بارودۆخی لە مووقعەکە بەڵام وەگوتمە بە ئینسان هەردوو تەرەفەکە ببینێ هەم کەسی ستەمکار و هەم ستەم لێکراو هەمووی کە زوڵمی کردو هەمووی زوڵمی لێکراوە چونکە بەدیدی ئەو کەسانی کە ستەمیان لێکراوە یا کەسێکیان لێکوژراوە زۆر جار من خۆم بینی و مەیانی تەلەفۆنەکەن مەسەرەن بۆ کەسێکەکە بڕێبەری ئەو مؤسسێ یا بۆ توێژەرێکە بۆ ئەفسەرێکە ئەڵەن ئەوە فڵان کەس بۆ زەی چۆنە لە سژنا کە بۆ کوژی کوڕەکانە بۆ نمونە ئەڵەن نجاخۆک و تێلی پێنجستێرە وایە مەسەرەن خواردنی هەیە دوسێ ژەم و چوارژەم پێنجەمە چەندێکە ینی ساردی و گرمی هەیە لە بەهار و لە زستان و هاوی ناچووزانم شوێنی خۆشردن و مواجە و سەردانی و هەچەند ئەمانە مافاوە بەدەست من نییە ینی ئەو یاسادای ناوە کە کەسێک تاوانەکە و لەم شوێنە و ڕیهابلیتیشن ڕاهێنانەوە بۆم کەسانە بەڵام خۆی بەدڵنیایی و ئەکرێ بە بۆ چوونی من لە داهاتوە وەکو بە سوودوەرگتن لە وڵاتانی دراوسێ یا دەوروبەر بتوانین لەم بەشەیە زیاتر کار بکەین سوود لەم شتانە وەربگیرێت کە ئایا ئەما چێتە خانەی خزمەتکردن و قەڵەوکردن و بەهێزکردنی ئەم کەسانە یا ئەوەی کە چاکسازی و ڕاهێنانەوە و باشکردنیان تا پێشکەش بە کۆمەڵگە بکرێنەوە کە بێگومان تێبینی هەیە ڕەنگە لە جگەی تەمۆحی ئێمە و خەڵکی تریشانە بێ بۆی کە باشتر لەم بوارە کار بکرێت هەتا بە خۆشی ئەیجارنەوەی دەخان نکتەیەکە بۆ وتیان کابرا لەسەر من نمبینی و خۆمەکەیستا نازانم لە چ شوێنە بووە وتیان لەسەر مریشکێک گیراوە مریشکێکی بردووە باڵێن دزیوە نازانم بە هەرناوێک بەڵام خۆی سێ ماحکم بۆ 15 مریشکی خواردە لە سەجدا ئەیتر خۆ ئەکرێ بە جێگەی تێبیری بێ لەم بەشانەیە چونکە خەرجی هەموو ئەو ئیسلاحیانە کە ئێستا هەیە لەسەر حکوومەتە بە ساردی و گەرمیان بە خواردنیان بچوونە دەرەوەیان بە سەردان و مواجهە و هەموو ئەوانە هەر توێژینەوەی کە بوو کە هەر کەسێک لەو کەسانی کە دەستگیرەکرێ ئیتر بە تاوانی کوشتنەیە هەر کەسێکە 50 کەس بەخۆیەوە سەرقاڵەکە 50 کەسەکە ئەکرێ پۆلیسێک بێ لە دادگا بێ ئەکرێ پارێزەرێکە مەسەڵەن ئەکرێ کەسێکە لە نێو چاکسازی کەسێکە لە داواکاری گشتی لە مافی مرۆڤ لە ڕێکخراوەکان واتە معادلەکە ئاڵۆزە بۆیە وتم تەنیا بە کەسێک نییە بە ڕقەمێک خەڵکێکی زۆر بەخۆی بەگومان سەرقاڵەکە ڕاستە باشە کاک یادگار کاتێکە کەسێک تاوانێکەکە بە تایبەتی کە ئێمە باسی تاوانی کوشتنەکەین دادگاکان بۆ ماوەیەک ڕای ئەگرن ئەمە نابێتە هۆکارێک بۆ ئەوەی کە دادگا زوو حکمی تاوانبارەکە نایەت بنەماڵەی کوژراوەکە هەستن بە تۆڵەکردنەوە لە بنەماڵەی بکوش خۆی لە ڕاستیە من وەکو خۆم بە دقیق شتێکی وام نبینی و بەڵام بۆیان باس کردم هەبووە کە ئەڵێ مەسەلەن 4 ساڵ تەوقیف بووە لە مەرحەلەی ڕاگرت نابووە تەرەفی بەرامبەر ینی گەشتۆتە ئەوەی کەم کەیسە ماتەڵی پێکرێکە وەکو پێویست نییە تحقیق وردەکارێکی وەکو پێویست نییە پەرامبەر بێتە بەرەوە کە خۆیان تۆڵی خۆیان بکەنەوە بێگومان باشتر وایە چەنەوە وتمەوە کاریدا دوورە بە ڕێزەکان و دادگاکانە بەڵام خۆ ئەوە تەمۆحی هەموو کەسێکە کە ئەم کەیسانە زوو یەک لا بکرێتەوە لێکۆڵینەوەکان و وردەکاری بە تایبەتی لە عەسری ئەمڕۆیە کە دنیا هەمووی کامێرە و چاودێری و تۆڕە کۆمەڵایەتەکان و شتەکان ئاسانتر بەدەست دەکات بەراورد بە چەند ساڵە پێش ئێستا ئێستا تۆ لە موقعەکە مەسەلەن جەریمەیەک کراوە شتێک کراوە کامێرە ئەیەتەوانێت چوزانم لە ڕێی دەنگ و مۆبایل و لە زۆر شتەوە ئاسانکاری کراوە کە زووتر ئەم پرۆسەیە سورعەت و جێبەجێ بکرێت بەڵام بەداخەوە هێشتا تێبینی هەیە بەڵە ڕەنگە ینی من خۆم
کەیس هەبووە ینی لە دەرەوە باسییان کردووە کە 4-5 ساڵ تەوقیف بووە کە پێم وا بێت یاسایەکان باشترەزان نابێت لە 2 ساڵ تێپەڕ کاشتێکی وایە ئەخیر مودەکەی ئەوەنەیە بەڵامی ترکیسێ بداخەوە زۆر ئەمێنێتەوە ئەمەشە کە تەرەفی بەرامبەر ڕەنگەوە هەستکا کە حەقی بۆ نەگەڕاوەتەوە خۆی بێت تۆڵە وەرگێتەوە باوەڕیان بەدادگا و سەروەری یاسا و بە کۆمەڵەشت نییە بێگومان ئەمەش لە هەندێک بەشە ڕۆڵێکی خراپی ژەڕاوە. باشە کاگیادگار لەسەر ئەم مەسەلەی ئەوەستین باشەکەی سیوا هەبوو لە دادگاکانە کە پارێزەرەکە بڵێت من بکوش لە سزاکە دەربازەکەم لە بەرامبەر مەبلەخە پارەی زۆرە هیچ کەیسێک وا هەبوو لە دادگاکانە. وڵاهی من بە ئەزمون ئیشوکار لە دەرەوە بینیومە ینی کە قسە و قسەڵۆگیتر ئەکری هەندێکی ڕاستی بێ هەندێکی ناڕاست بێ لەگەڵ ئەو پەڕی ڕێزم بۆ کەسانی کە لە بواری یاسا و پارێزەرەکانە کارەکەن کەسی زۆر باشیان تیا دڵسۆزیان تیا زۆر چاکیان تیا بەڵام بەداخەوە ئەم بوارە ژوک و کەلعادە هەندێک لە بوارەکانی دیکە لە هەرمی کوردستان بۆتە بزنس بۆ هەندێک کەس بزنسێکی خراپ بەڵام بە هەرو قسەی جەنابەت مەسەلەن وعد درراوە بە من خۆم کەیسم هەبوو ئەڵە مەحامێکە وعدی پیاوم کە لەگەڵ فلان کەسا لەگەڵ حاکمان ڕێکەوتو ئەڵە تۆ بەس دەفتەرم بۆ بێنە من ئیفراجەبی تۆ کۆتایی هاتووە قەزەی لای منە یەکشەمە بڕیار دەرەچێ هەموو وردەکاریەکە بەڵام بەبێ کە لە واقع ئام شتە هەبێت بۆیە بەداخەوە گوتم لەگەڵ ڕێزم بۆ کەسە باشەکانن بەڵام هەندێک کەسی شەیە کە عادەتی دەخان ئەو کەسانی کاکەوە ناواقعێک بارودۆخێک کە ئێمە پیانەڵین لێ قەومان یا تووشی حادیسەیەک ناڕەحەتێک من دەست بوو هەموو شتێکە بن بۆی کەوکوجۆی لە چارەسەر وەکو موسەکینێک کە وەری بگرن یعنی تۆ من ئەڵێم بەڕاستی ئەو پەریشتێکی ناخلاقی کەسێک کە گریمان تووشی حادیسەیەک بۆ ڕووداوێک بووە تووشی قەزا و قەدەرێ بووە خۆی لە بارودۆخیشی خراپە خێزانەکەی هێشتا تۆبی ئیستیغلالی بکەی بە کۆمەڵێک پارە و بە کۆمەڵشتی ناڕاست کە بڵی من لەگەڵ حاکمان ڕێیەکەوم من لەگەڵ داواکاری گشتیان نازانم لەگەڵ چییە لەگەڵ تەرەفی بەرامبەر ڕێیەکەوم و بەرهێنان بکەی لەسەر کەسێک کە قوربانیە جاری وایە کە تووشی قەدەرێک بووە کە ڕووداوێکی ناخۆش ڕووی داوە بۆیە بەداخەوە ئەمانە کاریگەی نێرینیان هەبوو من خۆم بینیومە یعنی کەیسم بینیوەڵە بەخوا مەحامێکە بە وعدی پیاوم کە لە ئەم سەری مانگە بەرە بم نازانم یەکشەممە قارەکەم دەرەچێت تەمیزەکەم یێتەوە فڵان شت نازانم ئەو یاسایەکان باشتر دەزان بزوە گوتم بەداخەوە هەموو ئەمانە شتی زۆر خراپی تیا بووە لەگەڵ ڕێزم بۆ کەسە باشەکان کە کۆمەڵی خەڵکی بە ئینساف و بە ویژدان و باشی شێ بەڵام بۆ هەندێک کەسیش بێگومان بۆتە بزنسێکی خراپ و ڕۆڵێکی خراپی ژەڕاوە. تۆکو توێژەر و چارەسەرکاری دەرونی لە چاکسازی گەورانی سلێمانیت هیچ کاتێک کەسێکی وا تۆ هەلات کە بکوژەکە لەسەر هۆکارێکی زۆر بچووک کەسێکی کوژت بێت لە ڕاستیەوە گوتم چەنە حەز ناکەم زۆر بۆ سیفەتە قسە بکەم بەڵام بە ئەزمموی ئیشەکەم لە ماوەی 2 ساڵی ڕابردوو هەم لەوێ هەم لە دەرەوەش بینیمە بەداخەوە کە جاری وە هەبوو ئینسان لە حاڵەتێکە بۆ دەستکەوتێکی مادی زۆر بەسیید یا لە تۆڕەبوونێکی بەسیتا یا لەسەر نامەگۆڕینەوە یەکچووزانم لەسەر هەر کام لەو کێشانە بۆ تەمای ئەوەی کە کەسێ بکوژێ ئەوەی کە ئێستا بیرم بێت چەند شتێکی زۆر ڕەنگە خۆم بۆم پرسیارە زۆر ئامادە نەکرد بوو ئەگەر هەبێ بەدایان نمونەی جیاواز لەسەر ئەمان بەڵام بۆ نمونە لە ڕاستی دوسێ شتەیە ڕەنگە قەت بیرم ناچێتەوەی شەلەوانەیە کە کەسێکمان هەبوو لەسەر مۆلیدەیەک ینی مۆلیدەیەکیان کابرا خاوەن مۆلیدە بوو مۆلیدەکەیان بار کرده بوو بۆ نمونە دواتر خاوەنی مۆلیدەکەشیان کوشتە بوو کە مۆلیدەیەک ڕەنگە سەری بە 200,000 بە 300,000 بۆ نمونە کوشتنێک بۆ دەستکەوتێکی مادی و کەسێک کەش بکوژی بۆ نمونە یعنی جاری وە هەبوو خەڵک تەسەوەرەکەی کەسێکی ترمان هەبوو بۆ نمونە لەسەر من لە دەرەوە ئەمایانم بینی لە ڕاستیە جاری وەسەر نامەی مۆبایل نامەیە کاتۆ گریمان بە هەڵە هاتبێ گریمان هەڵە تێگەشتن هەبوو گریمان هەڵەیەکە ڕوویاوە تۆ ناکرێت لەسەر نامەیەکی مۆبایل ئێمە حەدە لێمکان هەوڵدێن ڕوونەدایانی بەڵام کە ڕوویا تۆ ناکرێت یەکسەر بچی کەسی بەرامبەرەوەی نامەکەی ناردۆ مەسەر من بۆ کوشتن و خۆ کوشتن بە کوشتنی ئەو کەسە تۆڵە بکەیتەوە بۆیە ئەم دوو نمونەیەم لە یادا و ئەگەر بەوردی توێژینەوەی زانستی بکرێت بێگومان لە هەموو چاکسازیەکانە من دڵنیام کەشتی زۆر هەیە جاری وا لەسەر هۆکاری زۆر بەسیت کە کەسێک کوژراوە چونکە ئەو کەسانە خۆیان زۆر جار ئەژێرنەوە ئێمە جارێ فۆرمێک پڕەکەینەوە ئەڵین پشیمانی لە ئەنجامدانی تاوانەکە ئەگەر زەمن بگەڕێتەوە ئەوە بۆ ڕابردوو تەسەوەرەکەی تۆ لە سان 99 ئەڵێ بەڵێ زۆر بەدەگوان کەسێکەیە کە بڵێ ئەرە وەڵام مەسەلەن پسمەوە دەرەوەش هەر هەمان شتەکەمەوە زۆربەی زۆریان پەشیمانن لەحزەیەکە هەڵچۆنێک تۆڕەبوونێک بووە مەسەلەن چونکە ئەوەنە نەهامەتی بینی لە دوای ئەوە هەر خۆی دەستدانی ئازادی خۆی گەورەتی نەهامەتیە کە ئەو کەسە ئازادی لە دەستداوە لە دەستدانی کەس و کار لە دەستدانی پێگە و متمانە لە دەستدانی
شکۆی کۆمەڵایەتی لە دەستدانی سەرۆت و سامان و ماڵ و مناڵ و دووری هەموو ئەوان ئازارێکی زۆرە ینی تەسەوڕ ناکە دیدەن خان ئێمە خۆمان جاری بە کە مۆزەفی ئەچیتە ئەویا ینی تا سەعات یەک و دوو بۆمە دەوامەکەی لەوێی زۆر جار خۆ تەز بە ناڕەحەتێکی چجا ئەوەی کە بمێنەرەوانێ دەی سا مانگێ 6 مانگ ساڵێ 2 ساڵ 10 ساڵ خەڵکی 30 ساڵە ماوەتەوە بۆنەوە کە بەڕاستی زۆرە بۆیە من ئومێ دەکەمان وەکو هۆشیاری بێ بۆ گەنجەکانمان بۆ خەڵک بە شێوازێکی گشتیگەر کەسێک بیرۆکەیەکی لەو شێوازی هەیە هیچ کات کوشتن چارەسەر نیە چیرۆکەکانی ناو زیندان بە دڵنیایەوەشتی زۆر ناخۆشن زۆر ناڕەحەتن ینی زۆر جار خۆیان ئیژێڕنەوە کاڵن دقەیەکی ئازادی دقەیەکی دەرەوە بخوا بە هەموو دنیا ناگۆڕینەوە باوەشێکی مناڵەکەم لە دەرەوە ینی جاریوە دیمەنی ئەمەە تراژیدی بینی کە هاتوو بۆ سەردانی بۆ مواجەی لەو کاتێک کە مناڵەکەی ماڵاوەیە کە ئەم لاولای ماچەکەی تر هەموو دەزەکا بە گریان شتی زۆر ناخۆشە بینی بۆیە زۆر جار ئەم ڕووداوی کوشتن بەڕاستی دەیان ڕووداوی لە دەستدان بەدوا خۆیان هێنێکە هەم خودی کەسەکە و دەور و بەر و کەس و کاری شەمووی لێ زەرمەند دەبن باشە کاگاتگار تۆ باسیەوەت کرد کە هەندێک کەس هەنێک تاوانبار کێشتا پەشیمانی لەو کاری کردووانە ئەوە لە ڕووی دەرونیەوە چی لەگەڵ ئەکەن ئەتوانن بگەنە ئامانجێکە و کەسە بکاتە قەناعەتێک کە ئەوەی کردوێتی غەڵەت بووە ئەزانی چۆنە دیدن خان لە ڕاستی ئیشکردن لەگەڵ ئینسانە قورسە ئێمە زۆر جار ئەڵێن لۆکو ئەمرەتێکی ڕێخۆڵە شوێرە نیە بڵێ نێک جارکردمان و تاوکۆتایی هات یعنی خەڵکەیە کە تۆ چەند جار بە جەلسات بینی و تیت بە گروپە بە تاکە چوزانم بەرداری سیمیناری ڕۆشنبیری کردووە لە فلان سنتەر لە هەموو ئەو ئیشە جوانەی کاکرێ بەڵام ڕەنگە دوای ماوەیە کە بیرکردنەوەکانی مابن هەندێک زۆر جار پەیوەندی هەیە بە کۆمەڵی بیرکردنەوەی نەرێنی لە مێشکی ئەم کەسانەیە پەیوەندی هەیە بۆ پرۆسی کە پێوێت تەنشی ئیجتیماعی پێگەیاندنی کۆمەڵایەتی یا زۆر جار خودی ئەو کەسانە هەبوو هەر کەسایەتێکی شەڕەنگیزی هەبووە و جاری وایە مەرجنی هەموو ئینسانە چاپکرێ کاڵین مەسەرەن چۆتە شوێنێ چۆتە دکتۆرێ چۆتە چاکسازی مەرجیش نیە تۆ بتوانین لە ڕاستیە بام بەڕاشکای وشتە بڵم هەموو کەسەکان باشکەی هەیە هەر پێکاتی ئەو کەسەوە گوتم نەبیرکردنەوەکانی ڕەفتارەکانی پێگەیاندنی کۆمەڵایەتی حتا هەندێکمانێ هەر نەخۆشە ئاێ ئێمە لە DSM کە مانۆڵی دەستنیشانکردنی نەخۆشی دەرونیەکانە تا ئێستا 365 جۆری نەخۆشی دەرونی جاکراوەتەوە خەڵکەی خۆی هەڵگری شەڕەنجێزیەوە گوتم چوزانم بەردەوام بیرۆکەی خراپی بۆ هات و خەڵکێت بە عیلاج بن بۆ لە دەرەوە ینی کە لە حەزەیەکە کەس و کارەکەی بدەمیەوەین پێویست نییە چۆ ڕووداوێکی دروست کردووە بۆیە ناتوانانی بڵێ هەموو ئەوانە باشەکەم کاڵێ پەشیمانیم بەڵام خەڵکیشە بۆ بەدڵنیاییەوە بە هەندێک تەکنیکی زانستی بە گۆڕانکاری لە بیرکردنەوەکانی لەو ڕووداوە قورسانی کە بەسەری هاتۆ بۆ نمونە و هەتا بە کۆمەڵێک شتی عیلاجی هەیە کە گوتم ڕەنگە نەتوانم لێ لە باسیکەم بەڵام کە دانیشی لەگەڵیانە بۆ ماوەی دەدانیشتن حەو دانیشتن هەش دانیشتن بۆ نمونە ئەتوانی هەندێک گۆڕانکاری لەو کەسانە پێی بە دڵنیایەوە بڵێ ڕاستە باشە کاگاتگار بابە بکەین بە کۆتا پرسیارمان لە سەرەتای بەسەوەمان کرد کە چۆن کەسێک بزانین کە هەوڵی تاوانی کوشتنێکەدا یا خۆکوژی باشە چ هاوکاریەکیان بکەین چۆن بتوانین یارمەتی دەریان بین تاوەکو ئەو تاوانە ئەنجام نێن دەستەکان خۆش بێ وڵی لە ڕاستیە باشترین شت ئەوەیە کەوتم مەرحەلەی یەکەم بیدەخان بابەتی نهێنی پارێزی بشکەین ینی تۆ ئەگەر لە ماڵەوە مەسەن ئەندامێکی خێزانەکەتە خوشکتە براتە باسی کردووە بڵی لەبەروی کەعی بۆ باباسی نەکەم و ئاشکرانە بێ نام بەڕاستی غەڵەتە یا لە شوێنی ئیشەکەتە چوزانم لە ناو موسسەیەکە یەکەم شت ئەوەیە کە بێ ئەم شتە بە دووسێ کەس لە نزیکەکانی بڵین بۆ ئەوی کە چاودێری بکرێت دووەمینیان پێویستیان بە گوێ لەگرتن هەیە ئەم کەسانە زۆر جار خەڵکەیە کە بیرۆکەیەکی خۆکوشتنی یا کوشتنی کەسێکی تری هەبووە تەنیا ئەوەی کە من گوێ لێگری نی سەعات دانیشتی هاوسۆزی بۆ دەرەبڕی نهێنی پارێزی مەسەرەن کاڵی ئەم شتە تەنیا دڵنیا بە پارێزراوە و مەگەر پێویستکە لە هەندێک حاڵەتە لای دووسێ کەسێ باسی کەم گوێ بۆگری بە ڕێزەوە هاوسۆزی بۆ دەرەبڕی ئەڵێ کۆڵێک لەسەر شانم لاچوە ینی تەنیا بە گوێگرتن بۆ نمونە بۆیە پێویستیان بە کەسێکی متمانە پێکراوە کە لیان تێ بگە کە گویان لێ بژیرێ کە چاودێری بکەین لاەن ئەندامانی خێزانەیە هاوڕێ لە شوێنەکە بۆ نمونە پلانی سەلامەتیان بۆ دابنین وە گوتم بیری ئەو کەسە شتانیان بینەوە کە تکای ئەگەر ئەم بیرۆکەیت بۆ هات ئەم پلانت بۆ هات بۆمە تا هەفتەی داهاتوو کە یەکتر بینەوە قساکەین تکایە بیری مناڵەکانە بیری دایکرد بێ بیری دینەکە و بێ بۆ نمونە چوزانن بیری ئەوت بێ کە تۆ ڕمۆکی خۆدنی هەندێک لەم ئاماژانە وە لە هەمووی گرترەوەیە کە بیگەێنین بە شوێنێکی کلینیکی و زانستی پزیشکێکی دەرونیە توێژە لە چارەسەرکارێکی دەرونی ئەوانی کە لە بوارەکە ئیشەکەن بۆی کە بەوە دیتێڵ ئیش لەگەڵم کەسا بکرێ بزانین کە کێشە لە بیرکردنەوەکانی هاتی ئایا خۆی بالفعل لەو کەسە تووشی چێ نەخۆشی دەرونیەکان بووە کێشەیەکی کۆمەڵایەتی هەیە کە بتوانین یارمەتی بین چارەسەری بکەین دۆخێکی داراییە سیاسیە هەر کام لەوانە بێ بۆی کە بە وردی لەگەڵ ئەم کەسانە ئیش بکرێ بەڵام جارێکی ترەوە دووبارەکەمەوە کە تکاکەم هیچ کادەم بابەتە بەگاڵتە جاری وەرنەژیرێ
ئیتر گەنجێکە بە ساڵات شوویەکە بۆ نمونە هەموو کات بە جدی ئەم بابەتە وەربگرین کە پلانی سەلامەتیان بۆ دابنین جویان لە بگرین کەسە نزیکان ئاگدار بکەینەوە و نەبێتە مای شەرم و عیبە و گاڵتە پێکردنی ئەو کەسانە وەکو لەکەی بڵێ تۆ عیبە پیاوە بێ خۆڕاگر بێ ژنە بێوا بە دیسان نا بەوە نییە وەکو ئامۆژگاری و شکاندنی ئەو کەسانە ئێمەش ڕەنگە لە زۆرتێک بێتە پێشەوە بیرۆکی خۆکوژیمانە بێت هیچ مای عیبە و شەرم نییە بەڵام مای ئەوەیە کە جویان لێ بگەین بەڕێزەوە تیان بگەین پەروەردەی دەرونی و ئیشیان لەگەڵا بکەین و کۆتا قسەم یەکشتە بوو ئامارێکە بوو حەزم کرد بێڵم دی دەخانەوەیە کە بابەتی ڕەگەز و تەمەەن هەوڵی خۆکوشتن لە ڕەگەزی مێ سێ هێندە لە ڕەگەزی نێر زیاترە بەڵام وەکو خۆکوشتی تەواوەتی لە ڕەگەزی نێر زیاترە ئەن کە بە تەواوەتی فکرەکە جێبەجێکەن لە ڕاستی هەندێکی پێدی بە کاتی بایۆلۆجی و ڕەنگە ئەو بارودۆخانەوە هەبێ بەڵام وەکو خۆکوشتنی تەواوەتی لە ڕەگەزی نێر زیاتر لە ببی تەمەنەکانیش لە هەموو تەمەنەکانە هەیە بەڵام ڕەنگە لە خۆناغی هەرزەکاری یا بە ساڵات چوو زیاتر بێت ئەوانەیە بە ساڵات چۆکان جاریوا بێ ئۆمێ دەبن تۆزە لە ژیان و هەستەکەن ئەڵە بەز مردنەکەم ماوە هەموو شتەکانم بینی و هەرزەکاریش زۆر جار ڕەنگە بەهۆی هەندێک گۆڕانکاری هۆرمۆنی و بیرکردنەوەکانی و ئەو قۆناغی کە هەیەی هەستیاری ئەو قۆناغا ڕەنگە بیرۆکە لای ئەوان هەندێک جار زیاتر بێ بۆیە پێویستمان بۆیە کە زیاتر گوێ لەم کەسانە بگین و ئامارێکی ڕێکخراوی تەندروستی جیهانی هەیە کە ساڵانە لە جیهانە تقریباً 1 ملیۆن کەس کۆتایی بەژیانی خۆیان هەن بۆی ئەم بابەتە مای ئەوەیە کە بەجددی ئیشی لەسەر بکەین بۆمێشتێ لە میلیانە ئێوە کە ئومێ دەکەمە بەکو جۆرە لە هۆشیاری بێ بۆ هەندێک کەس کە تەماشامانەکەن ئەکرێ بەشێکیان مامۆستایانی ئایری بن ڕۆڵ بژێڕن لەم بابەتە ئەکرێ ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی بن دام و دەستگا و دامەزراوەکان بەگشتی و هەندێک لە یاساکانمان پێویستیان بە تعدیل و هەموارکردن هەبێ بۆی کە خوێنی ئینسان بوا بە ئاسانی نەڕژێ ژیانی ئینسان لە هەموو شتێک گرنگترە بێگومان وخوای گەورە و گوتم بم دنیا بەرین و فراوانی دروست کردو بۆ خزمەتی ئینسان و مرۆڤایەتی و بۆ ژیانکردن و هەموو کێشەکانش بێگومان بەشێکی زۆری حەلی هەیە کێشێکیش کە حەلی نەبێت بێگومان ئیدارەدان و فەنی مامەڵەکردنی هەیە کە بزانین چی لەگەڵا بکەین یخوالش ساخ بکای یادگار بۆ کاتە بە نرخ و جوانی بەخشیت بێمە هەر سەلامەت بین جنابیش خۆش ئەیزان و خۆشەویستان ئێمە هاتینا کۆتایی ئەم مەڵقەی سپەیکاست هیوادارم سوودێکی بۆ ئێوەش هەبوو بێت و هیچ کاتێ خوێنی هیچ کەسێک بەکەم مەزان و بێبایەخ سەیری مەکەن تا ئەڵلقەیەکی دیکەی سپەیکاست بەخواتان سپێرم هەر شاد بن.